ئەمانە دیمەنی تاقیکردنەوەی بەشداربوانی پرۆژەی میهادە، تێیدا سەرقاڵی وەڵامدانەوەی ئەو پرسیارانن کە لە سوورەتی ڕەحمان بۆیان دیاریکراوە. پرۆژەکە دووەمین جارە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ڕادەگەیەندرێ و لە سەرتاسەری هەرێمی کوردستان و لە سەرجەم ئاست و تەمەنە جیاوازەکان عاشقانی کەلامی خودا تێیدا بەشدار دەبن. بەشێک لە سەرپرشتیارانی پرۆژەی میهاد دەڵێن تواندرا قۆناغی دووەمی میهادی قورئان بە سەرکەوتووی بە پەیام بگەێنن و لە ئایندەیەکی نزیکدا ئەنجامەکان ڕادەگەێنن. سپاس بخوا تاقیکردنەوەی پرۆژەی میهاد لە سوڕەی ئەڕەحمان کۆتایی پێهات لە هەولێر و بە بەشداری سەروی 30,000 کەس کە سپاس بخوا ئێمە بەسەرکەوتوانە ئەم تاقیکردنەوەکە بە پایان گەیاند و لە هەموو شارستانی کوردستانیش لە ئێستادا کۆتایی پێهاتوە. بەشێک لە بەشداروانی پرۆژەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێیان وایە بەم شێوازە دەتوانرێت قورئان ئاوێتەی دڵ و ڕوحی هەزاران قوتابی قوتابخانەکانی ڕەسوولڵڵا بکرێن. من ئەمڕۆ لەگەڵ لە ماڵەوە بڵێن لەگەڵ کچەکەمان هەردووکمان بەشدار بووین، هەردووکمان بەیەکەوە سوورەتی ڕەحمان لە سەرەتا تا کۆتایی هەم خوێندنەوەی هەم تەفسیرەکەی بەیەکەوە تەفسیرمان کرد و بەیەکەوە مراجعەیەکمان کردەوە. یعنی ئەوەم بۆ دەرکەوت دوایی لەگەڵ بە عایلە باسم کرد، یعنی وتم زەرورە ئینسان یعنی ئەمام پرۆژانە زەرورە کە بیرتی ئەهێنێتەوە، زەرورە ئینسانی مسلمان عایلەی مسلمان ئەم پرۆژە ئەم سوورەتانە یعنی چەند سوورەتێک دیاری بکات لە ماڵەوە مانگانە، یعنی لە مانگێکا یەک سوورەتیش مراجعە بکاتەوە بە تەفسیر و تەدەبوری تیا بکات زۆر زەرورە بەڕاستی. یعنی پرۆژەی میهادی قورئان پرۆژەیەکی تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و لە قۆناغی ئەمجارەدا بە بەشداری زیاتر لە 33,000 کەس کە بەسەر 51 بنکە لە شار و شارۆچکەکاندا دابەش ببوون و بڕیاریشە لە دوای ڕاگەیانی ئەنجامەکان 122 کەس لە سەرکەوتووان خەڵات بکرێن بە جۆرێک 12 گەشتی عومرە و 100 خەڵاتی شایستە لەخۆ دەگرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.